بۆ پێی کە هەرێمی کوردستان ئێستا کارەبای 24 کاتژمێری هەیە تەواوی ئەو گازەی کە بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا دابین دەکرێت لە کێڵگەی گازی کۆرمۆرەوەی بەڵام بە تەواوی ناردنی گاز لە کێڵگەکەەوە لەلایەن داناگازەوە ڕاگەنراوە کە ڕاگیراوە بۆ هیچ وێزگەیەکی بەرهەمێنانی کارەبا گاز ناڕات و ئێستا ناردنی گاز سەفر بۆتەوە و ئەوەی کە لەبەر دەستدایە ئێستا تەنیا 1500 مێگاوات کارەبا لە بەردەستایە و زۆر زیاتر لەوە کە بڕی 2500 مێگاوات کارەبایە لە دەستشوە بەهۆی ئەم هێرشە تیرۆریستی کراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر. هاوکارانم زانیاری زیاتر کۆ دەکەنەوە لە ناوچە جیاوازەکانەوە لەگەڵمان دەبن. من گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ڕزگار حەمید شەریف کە پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکانە لە ئیستانبوڵەوە لەگەڵمانە. کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان بەیانیت. باش پێم بڵێ کە لێدان لە کارەبای هەرێمی کوردستان، لێدان لە ژێرخانی هەرێمی کوردستان لە خزمەتی کێدایە؟ بەڵێ ئەم کاتت باش. ئەمە یەکەم جار نییە کە هێرشی کێلگاکانی نەوت و گازی هەرێمی کوردستان دەکرێتن. سیڤی ئەو لایەنانە دیارە، لایەنی حەشەدی شەعبیە، چەند لایەنێکن کە گرێدای وڵاتێکی دراوسێنە، بەڵام بۆ ئێستا ئەم کارە دەکەن. ئەنی کە هەرێمی کوردستان و عێراق هەلبژاردنێکی سەرکەوتویان بەڕێوەی برد، ئەنی چەند ڕۆژێکە لە دوو هەفتەیەکە لە هەلبژاردن دوورین. ئەمە دەگەڕێتەوە بۆ چەند هۆکاری هەیە، هۆکاری ناوخۆیی و هۆکاری ئەقلیمی. هۆکاری ناوخۆیی بۆ ئەوەیە کە دوای ئەوەی کە نێردەری تایبەتی سەرۆکی ئەمریکا دوای هەلبژاردنەکانی پەرلەمان هوشداریدا لە ئەوەی کە دەستێوەردان لە ناو دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراقدا هەبێ، دەبێ وڵاتانی ناوچەکە بە تایبەتی وڵاتێکی دراوسێ تەداخل نەکاتن. ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە ئەم وڵاتە حەز دەکات، یان کە حکوومەتێکی پرۆشیعەی ئیرانی دیسان دروست بکاتن کە گرێدای بە ئەمە بێتن. ئی دووم ئەمەیە کە کردنەوەی گەورەترین قونسڵخانەی ئەمریکا لە دنیا کە لە چەند ڕۆژی داهاتوودا یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا لە هەولێر کە بەرامبەر ئوستودیۆکانی کەی 24 گەورەترین بینایەت و گەورەترین ستاف لە دنیا دەکرێتەوە. ئەمەش هەرێمی کوردستانی دەخێتە قۆناغێکی تری هاوبەشی استراتێژی لەگەڵ ئەمریکا کە ئەمە بە دڵی هەندێک وڵاتی دراوسێ نییە. بۆ ئەوەیە کە پەیامێک بۆ ئەمانە بنێرت کە هەرێمی کوردستان هەرێمێکی نەئارامە. هەروەها ئەگەر لە بیرمان نەچێ لە مانگی 5 ئەم ساڵەدا بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێم یەکێک لە استراتێژیترین ئیتفاقیاتی لەگەڵ دوو شەریکەی ئەمریکا ئیباغا بەرهێمانی غاز و گازی کرد بە کوژمەی 110 ملیار لە ناوچەی ژێردە سلێمانی کە و ئیران ناوچەی سلێمانی ناوچەی نفوزی خۆی ئەزانێتن. ئەمەش پەیامەکە کە بۆ شەریکەتانی ئەمریکی دەنێرد کە و بەرهێنان لەم ناوچەیە نەئارامە نەکەن. ئی سێیەم ئەوەیە کە فشار بێخنە سەر حزبەکانی هەرێمی کوردستان کە تەسلیمی داواکاریەکانی پرۆشیعەی ئیران بن لە حکوومەتی داهاتوودا. یعنی ئەمانە و سەبەبی تری ئیقلیمی ئەوەیە کە لە 23 ئەم مانگەدا ئیسرائیل سەرۆک ئەرکانی حزبوڵڵاه حەیسەم عەلی تەباتەبایی کوشتی کە بەرپرسانی گەورەی ئیران گوتیان کە ئەمە بێ تۆڵسەندنەوە نامێنێتن و ئیران سەرڕای ئەوەی کە هەرێمی کوردستان زیاتر لە 34 ساڵە نیشانی ئیران و وڵاتانی تر داوە کە سەرچاوەی مەبەستمە کاک ڕزگار لێت بپرسم کە بۆچی ئێستا لە کاتێکدا کە شیعە بەجیا، سوننە بەجیا، کورد بەجیا هەوڵی ئەوە دەدەن کە هاوپەیمانی پێک بێن و تاوەکو حکوومەتی نوێی عێراق پێک بهێنن لە نێو خۆیاندا، بەڵام ئەم هێرشە دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵم بمێنەرەوە با زانیاری زیاتر لە پامنێرانمان وەربگرین. دەچما بەغدا، هاوکارم شڤان جەباری لەگەڵم دەبێ. شڤان، کاردانەوەکان لە بەغدا چین؟ بەڵێ
بەڵێ سنوور دیارە جگە لەو بەیاننامەی شانی ئەمنی عێراق کە بڵاوی کردوێتەوە ئاماژە بە ناوڕۆکی هێرشەکەکەوە ئاماژە بۆ شەکە دوجار ئەمێرشە بۆ تەمایەوەی کە بەشک لە وێزەکانی بەرەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان پەکی کەوێت هیچ بەیاننامە و هیچ باڵین ئیدانەکردێکی دیکەنی یاخود هەڵۆسێکی دیکە نیە چ لەلایەن حکوومەتی عێراقیەوە بێت چ لایەنە سیاسیەکان و سەرکردەکانی دیکەوە بێت چونکە دوجار چاڕوان نەکرا کە حکوومەتی عێراقی هەڵوێستێکی جیاوازیە بێ و هاوکات تەنانەت لایەنە سیاسیەکانیش حزبە عێراقیەکانیش هەڵوێستیانە بێ بەڵام ئەوەی کە جێتی ڕامانە ینی ئەو ڕووداوە گەورەی لە هەرێمی کوردستانە ڕوویداوە بۆ تەمای ئەوەی کە هەرێمی کوردستان بێکارەبا بێ بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستا کە تیدە کارەبا کوژاوەتەوە بەڵام لایەنە عێراقیەکان تاوکو ئێستا کە دوای سێ کاتژمێر هیچ هەڵوێستێکیان نەنواندووە پێچێ سبەینێک کە ڕۆژ بێتەوە هەڵوێستیان نەبێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەمێ ئاماژەی پێ بکەم سنوور ینی لەسەر ئاسی شەقامی عێراقیدا دابینکردنی کارەبای 24 کاتژمێری دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە چ لە بەغدا بێت چ لە شارەکانی خواروی عێراق بێ بە بەردەوام باس لەوە کرێت کە حکوومەتی عێراقی سەرکردی عێراقیەکان تەنانەت هاوڵاتیانی شیعە مەزهەب و سونە مەزهەب ئەو گلەی و گازندەی ئاراسی سەرکردەکانی خۆیانەکەن سەرڕای ئەوەی کە زیاتر لە 80 ملیارد دلار لە دوای ساڵی 2023 بۆ کەرتی کارەبا خەرج کراوە بەڵام حکوومەتی عێراقی نەیتوانیوە بەتایبەت لە وەرزی هاوین و گەرمادا لە 24 کاتژمێر 8 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیانی دابین بکە بۆیە ئەمەوەکو گازندەیەکی زۆر چ لەلایەن هاوڵاتیانە بێت چ لەلایەن نخبە ڕۆشنبیرەکەەوە بە یاخود چاودێرانی سیاسی بێ بەردەوام ئاراستەی حزبەکانەکرێت تەنانەت لە کاتی باڵگەشتەکانی هەڵبژاردندا بەشێک لە کاندیدەکان بە دیاریکراویش کاندیدەکانی سونە ئاماژەیان بەوا کرد ئەگەر بێت و ئەوان وەکو کاندید دەربچندیان لایەنەکەی ئەوان سەرکەوێت یاخود لیستەکەیان سەرکەوێت ئەوە هاوشێوەی هەرێمی کوردستان کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیانیان دابینەکەن بۆیە ئەمە نیگەرانیەکانی زۆر کردبوو گەشت بۆ ئاسێکە ڕای شەقامی دروست کردبوو چ لەلایەن هاوڵاتیانی شیعە مەزهەبەوە بێت چ لەلایەن هاوڵاتیانی سونەوە بێ و ینی ئێستاش کام حاڵەتە ڕوویداوە سەرڕاوی کە حاڵەتێکی نەخوازراوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ینی ئەبوو هەڵوێستەکان هەڵوێستی جیاواز بوونایەت بە دیاریکراویش حکوومەتی عێراقی بەجددی لەسەر ئەم بابەتە باتایە سەرخەت بەڵام تاکو ئێستا هیچ هەڵوێستێک لەلایەن حکوومیەکانەوە نەبیناوە تەنانەت لەلایەنە سیاسیەکانیشەوە و ستون ئەمێ ئاماژە بۆش کەم ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەم کارەبا نیشتیمانیەی کە ئێستا هەرێمی کوردستان هەیەی 24 کاتژمێری نیگەرانی دروست کرد بوو تەنانەت ینی هەندێک جا کە خۆپشاندانی شەکرا تۆ لە بەغدای ینی نیگەرانیەکان گەیشت بووە ئەو ئاستەی کە هەوڵ بدرێت هێرشێکی لەم جۆرە بکرێتە سەر هەرێمی کوردستان و بەو شێوەیە زیان بە ژێرخانی هەرێمی کوردستان بگەێنرێت لە ڕووی کارەبا و گازەوە بێگومان چونکە یعنی ئەو لایەنە سیاسیەکانیش لە هەرێمی کوردستان شتانان هەموو ڕوونە باس لەواکەن کە ئەمە وەکو هەڵوێستێک وایە بەرامبەر بە هەرێمی کوردستان جیاواز لەوەی کە ینی شرۆڤەکارانی سیاسی ینی ئەو ڕەهەندەیە خوێنەوە کە هەڵوێستی سیاسیە و بۆ پێکێنانی حکوومەت و گوشارە ئەمانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی دابینکردی کارەبای 24 کاتژمێری ئەمە ینی نیگەرانێکی زۆری لە شەقامی عێراقیدا دروست کرد بۆ چکە بە بەردەوام خەڵک ئاماژەی بۆکە ینی هەر بخۆمان من ئەمڕۆ پاکێجم ئامادە کردبوو ینی پەخشیش کرا هاوڵاتیان نیگەرانی ئەویان دەرێبڕی بۆچی سەرکردەکانی شیعە کە لەناو حکوومەتدان کە ئەو هەموو پلۆپۆست و مەنسەبە هەستیاریان لەبەردەستە کە ئەو هەموو دەسەڵاتیان لەبەردەستایە کە ئەو هەموو پارانەیە کە تەنانەت عێراق ینی توانای بەرەمێنانی غازی شێ توانای دابینکردنی نەوتی شێوی سوتەمەنی شێ بۆ وێزگەکانی کارەبا بۆچی کارەبا دابین ناکاو شێوی هەرێمی کوردستان بۆیە ینی ئەمەیە کە دوجار ئەوەکەوەیە کاڵە ئەگەر پێم ناکرێت تێکێدەم بۆیە ئێستا ئەوان ینی هەڵوێستەکان وای بینن بە تایبەت ینی تۆڕە کۆمەڵاتیەکان شۆمن لە جاوە بەوردی دیقەت دەبێت چەندین چاودێری سیاسی لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ینی لایەنەکانی نێو عێراق بەوە تۆمەتبارەکەن کە لە پشتم هێرشانە کە کراوەتە سەر ینی سەرچاوی دابینکردنی سوتەمەنی بۆ وێزگەکانی کارەبا لە هەرێمی کوردستانە بۆی هەڵوێستەکان حاڵی حاضر لەلایەن عێراقیەکان و تاوکو ئێستا نەنوێداوە بەڵام ئەوی کەیە کە بە شێوەیەکی گشتی لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکانە ینی شەقامی عێراقی و خروشاو ینی چۆن ئەبێت لە کاتێکا کابوو هەرێمی کوردستان هاوکاری بکرێت پاڵپشتی بکرێت بۆی کە بتوانێت بەرداوامی بەم کارەبایەشی بدا واکات حکوومەتی عێراقیش وایە بەلایەنە سیاسیەکان بە دیاریکراوی چاوی لەو ئەزمموی هەرێمی کوردستان بکرێت بەڵام ئەوە بینین کە ینی حاڵەتیشی نەخوازرایان بەسەر هەرێمی کوردستان هێناوە کە دوجار هۆی تێکدانی ئەوەی کە ینی
ڕەوشێکی سەقامگیر بێتە پێش. دەستخۆش شڤان لە کاتی بوونی هەر زانیاریەکی نوێ بێگومان جارێکی دیکە دەگەڕینەوە بەغدا و زانیاری لە تۆ وەردەگرین سپاسکە لەگەڵم بوویت بە پێ و زانیاریانی کە هاوکارم ئەحمەد عەبدولسەمەد لە بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی دابەشکردنی کارەبای هەرێمی کوردستانەوە ئێستا بۆی ناردوین بەداخەوە سات بۆ سات بڕی مێگاوات لە کارەبا لە هەرێمی کوردستان کەم دەبێتەوە پێشتر 1500 مێگاوات کارەبا بەردەست بوو ئێستا تەنیا 1000 مێگاوات کارەبا بەردەستەواتە 3100 مێگاوات کارەبا کەمی کردو ئەمەش لە کاتێکدایە کە محەممەد فەرەج جێگری بەڕێوەبەری کۆنتڕۆلی کارەبای هەرێم ئاماژەی بۆ کرد ئەگەر لەگەڵ دەستپێکردنەوەی هەناردەکردنی گاز بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا کۆمپانیای داناگاز گاز بنێرێت هێشتا 4 بۆ 6 کاتژمێریان پێویستە بۆ ئەوەی کارەبا بگەڕێنەوە دۆخی پێش هێرشە تیرۆریستیەکەی کێڵگەی کۆرمۆر ئەوەی کە ئێستا لە شاشەی کوردستان 24 دەیبینن ئەوەی کە سفر بۆتەوە ئەمە ناردنی گازە بۆ وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا لە کۆمپانیای دانەگازەوە لە کێڵگەی کۆرمۆرۆ کە 0.23 واتە ڕێژەکە سفرەیانی هیچ بڕێکی گاز بۆ وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا ناڕوات ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئێستا حالیان هەرێمی کوردستان 3100 مێگاوات کارەبا لە دەستبا لە بڕی ئەو 4000 مێگاواتی کە پێشتر هەبوو و ئێستا ئەوەی لەبەردەستدا ماوە کەمترە لە 1000 مێگاوات کارەبا بۆ هەرێمی کوردستان بۆیە بەداخەوە بۆتە هۆی پچڕانی کارەبا لە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەم هێرشە تیرۆریستیی کراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر بەیاننامەیەکی بە پەلەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بڵاو کردوتەوە کە دەڵێت هێرشەکەی سەر کێڵگەی کۆرمۆر سەرکۆنە دەکەین و داوا لە حکوومەتی فیدرال دەکەین بکەرانی هێرشەکە دادگایی بکات و وەک ڕابردوو ئازادیان نەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە توندترین شێوە هێرشە ترسنۆکانەکەی سەرکێڵگەی غازی کۆرمۆر سەرکۆنە دەکات و داوا لە حکوومەتی فیدرالی دەکات ئەنجامدەرانی هێرشەکە دادگایی بکات ئاشکراشی دەکات ئەگەر تیرۆریستان یان هەر لایەنێکی دیکە لە پشت هێرشەکەی ئەم شەو بن نابێت ڕێگەیان پێ بدرێت ئەو تاوانانە دووبارە بکەنەوە یان وەک ڕابردوو بە کەفالەت ئازاد بکرێن هەروەها داوا لە هاوبەش ئەمریکی و نێودەوڵەتیەکانیش دەکات کە رستەی پێویست بۆ بەرگریکردن دابین بکەن تا ژێرخانی سڤیلی هەرێمی کوردستان بپارێزن هەروەها پشتیوانیان لێ بکەن بۆ ئەوەی کردەوەی جددی ئەنجام بدەن تا ئەو هێرشانەی لە دژی خەڵکی هەرێمی کوردستان و پێشکەوتنەکانمان ئەنجام دەدرێت بەرپەرچی بدەنەوە. دەگەڕێمەوە لای میوانەکەم لە ئیستانبول بەڕێز ڕزگار حەمید شەریف پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکانە کاک ڕزگار بەر لەوەی بچمە لای پامنێرانمان نامەژەم بۆ کرد کە لە کاتێکدا ئێستا شیعە لە نێو خۆیاندا سەرقاڵی گفتوگۆن هاوپەیمانی چوارچەوەی هەواهەنگی و سونەکان بە هەمان شێوەوە کورد لە هەرێمی کوردستان ئەمڕۆ شاندی پارتی دموکراتی کوردستان ڕۆژی ڕابردوو لەگەڵ لایەنەکان گفتوگۆی دەست پێ کردو بۆ چیم هێرشە دەکرێتە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ وەکو جەنابی خۆتان ئیشارەتان پێ کرد لە یەکسەر دوای ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمان دەست بە گفتوگۆ کرا ترافیکی هەولێر دیسان بەهێز بووە بۆ دروستکردنی حکوومەتی نوێ هەرێمی کوردستان دیسان نیشانی داوە کە فاکتەری سەقامگیریە یعنی هەمیشەش لە 34 ساڵەی ئەخیریش نیشانی دراوسیەکانی وەکو ئیران و تورکیا بە تایبەتی داوە کە باشترین دراوسێ بووە و ڕێگا نادتن سنووری بۆ لێدانی جیرانەکانی بەکار بێنێتن ئەمە شتێکی دروستە بەهاتنی سەرۆکی ئیران و سەرۆکی تورکیاش بۆ ئەولێر ئەمە پەیامێکی وازەح بوو بەڵام چەند شتێک لە ئەم ناوچەیە ڕۆ ئەدات کە کارتێکردنی ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە وەکو فاکتەری ناوخۆیی و ناوچەیی ئەوەی کە لە ئاخر قسەکانمدا باسم کرد کوشتنی سەرۆک ئەرکانی حزب الله هەیثەم عەلی تەباتەبایی لە بەیروت لە 23 ئەم مانگەدا ڕنگدانەوەی توندی لەلایەن ئیرانەوە هەبوو کە تۆلە دەسەندێنەوە بەڵام بۆ هەرێمی کوردستان بەڵام هەندە لایەنی متشدد ڕادیکال لە ئیران هەرێمی کوردستان وەکو ئیسرائیلێکی دووەم دەبێنن هاوپەیمانی استراتێژی ئیسرائیل و ئەمریکا دەبێنن سەرەڕای ئەوەی کە ئەمە ڕاست نییە ئەمە بۆ تۆلە سندنەکەوە یعنی یەکێک لە ئەگەرەکان ئەمەیە چونکە ناتوانن هێرشی ئیسرائیل بکەن هێرشی و ئەوەی دووم کە باسم کرد کە پەیوەندی بەکردنەوەی قونسوڵخانەی
ئەمریکایە لە هەولێر لە بەرامبەر ستودیۆەکانی کورسان 24 لەسەر ڕێگای مەسیفە کە ئەمە خاڵێکی وەرچەرخانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەل ئەمریکایە کە دەخێتە قۆناغێکی زۆر بەهێزی ئەم پەیوەندیانە و چەندین هزار موظفی ئەمریکی لەوێ دەوام دەکەن و حتى شكلي ام قنصلخانه شكلي سفارت اداتن يعني بو او دروس كراوه باوريان ببغانيه كديانوي كستافي سفارتي امريكا لبغال هر كاتيك ما ترسيل سريبه بين لحولير دوام بكن و ياريده دري وزيري دروش بريغايه ام قنصلخانه بكريتوا اما نديانوي بما پیامك بنيرن كر نخد اما شوني گنجاونيه بو امريكا اما ريغا نادن هر وها بو برهمناني امريكيش كباس منكد لمانجي بينجي امثال دا حكومتي هرمي كردستان بسركرداتي كاظم مسرور بارزاني دو اتفاقیه یعنی امضای کرد دو کنترکتی امضا کرد لەگەڵ شەریکەکانی ئەمریکی HKN و زاگرۆس بە قەبارەی 110 ملیار دلار کە لە منطقەی سلێمانی کە ئەمەش گرنگی هەیە بۆ ئەوەی کە ئەمریکا ئەم ناوچەیە بپارێزێتن لەبەر ئەوەی کە سیاسەتی ئیدارەی ترامپ لەسەر ئەساسی فایدەیە سوود و اقتصادە يعني هرمي كردستان لما باش تيجيش لبر اما ام اتفاقيانه امضا کرد که لسودي حوالاتي هرمي كردستان بيد بو برهمهنان يعني ليداني اما بو اويك ام برهمهنان بترسنين كنين برهمهنان لهرمي كردستان نكن واجري سيم اويك دواي اويك نيردري تايبتي امريكا دواي هالبجارتن هشداريه کی تندي دا ایران که مایته کردن نکات لتداخل نکات لدرست کردنی حکومتی داهاتوی بغا که امش بدلی ام گروپانه نبویه امش پیامه که دبی یعنی فشار بختصر حزبکانی هرمی کردستان با درست کردنی حکومتکی پروشیعی ایرانی دوباره لبغا زۆر باشە کاک ڕزگار لەگەڵم بمێنەرەوە دواتر بابەتی دیکەماوە گفتوگۆیی لەبارەوە بکەین با لەگەڵ سۆران کامران هاوکارم لە کەرکووک قسە بکەم سۆران لەباری کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەوە بەرەو پێشچوونەکان چین زانیاریەکان لای تۆ چین لەو بارەیەوە من کەمێک لەمەوبەر لەگەڵ چەند سەرچاوەیەکە قسەم کرد هەمویان جەختیان لەو کردەوە کە تیمەکان یعنی هەوڵیان داوە کاگرەکە تەشەنە نەسەنێ بەڵام هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە بەڵام هەوڵەکان بەردەوامن چوار کێڵگەی گەورە هەیە کە لەوێ ئەگەر ئاگرەکەی پێ بگات یعنی پێچی ئاگرەکانی باسانی کۆنتڕۆڵ نەکرێ بەڵام تا ئێستا پێی نەگەیشت و ئیشەڵا پێشی ناگا و لە چەند لایەکەوە لە چەمچە ماڵەوە لە قادرکەرەمەوە لە نێو کۆمپانیای دانەغازەوە خۆیان چەند تیمێکی جیاجیا سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەن کە ئەم تیمانە هەمووی تیمی شارەزا و لێ هاتوون بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان چونکە ئەمە یەکەم جار نییە زیاد لە 10 جار تا سێرش کراوەتە سەر کێڵگەی غازی کۆرومەرەوە بەردەوام حاڵەتانیان توش بوو ئاگرکەوتنەوە و هێرشکردنە سەر بۆ یازمموی چمپیا کردووە ئەوە ئێستا توانیانە تا ڕادەیەک ڕێگری لە تەشەنە سندنی ئاگرەکە بکەن بەڵام نەتوانراوە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت یعنی کەمێک لەمەوبەر شانەی ڕاگەاندنی ئەمنی عراقی باسی لەوە کرد کە لە کاژمێر 11 خولەک جا تۆ سێری ئەم خاڵەکە لە کاژمێر 11 خولەک هێرش کراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر لە کاژمێر 11 خولەک لە گروپەکانی تلگرامی مقاومەی عراقی ئەوەی کە بەخۆیان ئەڵێن ڤیدۆی هێرچەکە بڵاو کراوەتەوە ساتی هێرشەکە بڵاو کراوەتەوە یعنی ئەمە زۆر جێی پرسیار هیچ کۆمنتێک لەبارەیەوە نووسراوە سۆران ڤیدۆیە بەڵێ کۆمنتەکان چیڵێن من یعنی سەرنجمدا خەڵکێک دەڵێت کە ئیعلامی مەقاومە پێش ئیعلامەکانی خۆمان ئاگاداری ئەو هێرشە بوونە مەبەستم مقاومەیە تەنیا ڤیدیۆکانیان داناوە یاخود هیچ کۆمنتێکیان لەبارەوە نووسیوە ئەوان کۆمنتیان نەنووسیوە تەنە ڤیدۆکانیان داناوە و نووسیوانە کە هێرش کراوەتە سەر ئەو کێڵگەیە و ئەوان تەبەنی شەکەیان نەکردووە بەڕاستی بەڵام
چۆن ئاوا زوو بە پەلە شتەکان دەستکەوتو ئەمە نازان بەڕاستی ئەمە جێ پرسیارە بۆ خەڵک و بەیاننامەی ئەمنی عراقی باسی لەوە کردووە کە ئەم کارێکی تیرۆریستیە و ترسناکشە لە هەمان کاتدا و بەڵێنەوە شەدەن کە ئەو کەسانی دەستیان لەم کارە هەیە دەبێت کە با بڵێن ئیجراعاتی قانونیان لەگەڵا بکرێ و دەستگیریش بکرێن ئەمەش بێگومان داواکاری حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە ئەو کەسانی ئەم کارە تیرۆریستیان کردووە دەبێت دەستگیر بکرێن. باشە ئێستا ئەوەی کە هەیە یعنی سۆران لەگەڵم بمێنەرەوە هەواڵێکی بەپەلەم لایە با ئەوەش باس بکەم کە بەداخەوە هەواڵێکی خۆش نییە یان ئێستا فەرمانگەی میدیا و زانیاری هەرێمی کوردستان دایناوە کە دەڵێت بەهۆی هێرشەکەی سەر کێڵگەی کۆرمۆر بەرهەمێنانی کارەبا لە 4000 مێگاواتەوە بۆ 1000 مێگاوات دابەزی و ئەوەی کە هەیە ئەوەیە کە دەڵێت بەم هۆیەوە پێدانی کارەبای 24 کاتژمێری بۆ 5 کاتژمێر کەم دەبێتەوە ینی پێشتر کە هەرێمی کوردستان 24 کاتژمێر کارەبای هەبوو و بە بەردەوامی ڕووناک بوو تەواوی پێداویستیەکان بۆ هاوڵاتیان فراهم کرابوون بەڵام بەداخەوە بەهۆی ئەم هێرشەوە بەپێی ئەو هەواڵەی کە فەرمانگەی میدیا و زانیاری دایانناوە کە کارەبای 24 کاتژمێری بۆ 5 کاتژمێر کەم دەبێتەوە ئەمەش ئەنجامی ئەو هێرشە تیرۆریستی و ترسنۆکانەیە کە کراوەتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر لە هەرێمی کوردستان. سۆران ئەگەڕێمەوە لای تۆ فەرموو. جا هەر پێوەست بۆ بابەتێشەوە من ویستم باسە و زانیاریە بکەم بەڵامەوە باس کرد لە کەرکووک کە 800 مێگاوات کارەبا هەبووە 100 مێگاواتی لە هەرێمی کوردستانەوە هاتووە ئێستا کەم بۆتەوە بە 700 مێگاوات و تا کارەبای نیشتیمانی لە کەرکووکش تووشی قەیران بووە و ئەو 100 مێگاواتی کە کەم بۆتەوە کاریگەری دروست کردووە بای خۆی بەڵام بۆ پێی یعنی کارەبای کەرکووک زیاتر لە تۆڕی نیشتیمانی عراقیەوە دێ زۆرینەی یعنی لە 90 تقریبان لە تۆڕی نیشتیمانی عراقیەوە دێ بۆ یەکەمتر کاریگەری لەسەر دروست کردووە بەڵام 100 مێگاوات لە هەرێمی کوردستانەوە هات بۆ کەرکووک بەڵام دیارە 100 مێگاواتە لە ئێستادا لەگەڵ سەیتەڕێ قسەم کردووە لەسەر لەگەڵ کۆنتترۆڵات دەڵێن 100 مێگاواتەوە ئەستاوە بە هیچ شێوەیە پێمان ناگا بەهۆی ئەو هێرچی کە کراوتە سەر کۆرمۆر بەڵام بە شێوەیە گشتی کەرکووک خۆی کارەبای یعنی زۆر باش نەبوو پێشتریش کێشەی هەبوو بە بەراورد بە شارەکانی هەرێمی کوردستان بەراوردیکەی کە 24 کاتژمێری و کارەبای 24 کاتژمێری بوو لێرە تا ڕادەیەک ئەوە نەبوو هەر لەسەر ئەو سیستەمەی کە هەبوو پێشتر لە هەرێم لێرەش ئەو پەیڕۆکرا کە مۆلیدە ئیشە کرد و کارەبا زیاتر خەڵک احتیمادی لەسەر مۆلیدە بوو ساکە یعنی سەرەتای وەرزی زستانە ئەمە هەموو ساڵێک هەموو جارێکم گرفتە دروستە بێ کە لۆ دێ زۆرەکەوێتە سەر کارەبا بەهۆی پێکردنی ئیتەر و سبلتوانەوە عادەتەن کێشە بۆ کارەبا دروستە بێ و زەخ زۆر دروستە بێ لەسەری بۆیە کارەبای نیشتیمانی ئەبینی عنی لە ڕۆژانە لە 6 بۆ 8 کاتژمێر لە هەندێک حاڵەت ئاگاتە 10 کاتژمێر زیاتر نییە لە کەرکووک بۆ ئەمە گرفتە و گرفتە و ئێستام گرفتیش کە هاتووەتە سەرم 100 مێگاواتی کە لە هەرێمی کوردستانەوە هات بۆ کەرکووک بێگومان گرفتەکەی قوڵتر کردووە و وای کردووە کە کێشەی کارەبا بە فعلی لە کەرکووک دروست بێ وان دێگەڕک ئێستا ئەبینم یعنی تەلەفۆنەکە نامانێرن دەڵێن کە کارەبای وەتانیمان نەماوە کارەبای نیشتیمانیمان نەماوە احتیمادمان لەسەر مۆلیدەی گەڕکەکەی کە دایگرساندووە. دەستخۆش سۆران کامران لە کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵم بووی بێگومان لە کاتی بوونی هەر زانیاریەک جارێکی دیکە دەگەڕێنەوەلات تۆ بە تایبەت بە دوواداچوون بۆ کۆنتترۆلکردنیەوە ئاگرە بکە کە بەهۆی هێرشە تیرۆریسیەکەەوە لە کێڵگەی گازی کۆرمۆر لە بەشێکی کێڵگەکە کەوتۆتەوە. کاک ڕزگار دەگەڕێمەوە لای تۆ لە بەیاننامەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوا دەکات کە وەک جارەکانی پێش و وەک هێرشەکانی دیکە کە دەکرایە سەر هەرێمی کوردستان بە درۆن بۆ ناوچە جیاوازەکان داوا لە حکوومەتی عراق دەکات کە ئەوانەی ئەنجامیان داوام هێرشە بیان دۆزێتەوە سزایان بدات. چاوەڕێوە دەکرێت کە عێراق هەنگاوێکی لەم شێوەیە بنێت؟ نەخێر ئەمە وەکو گوتمان جاری یەکەم نییە کە هێرشی درۆنی کاتیۆشی هێرشی تری تەرۆریستی بۆ سەر کێلگاکانی ناوتوغازی هەرێمی کوردستان دەکرێتن و هەمیشە لژنەیەک دروست کراوە و ئەنجامەکان لە پشت پەردە هەمووی ڕۆن و ئاشکرایە بۆ دەستگاکانی ئەمنی و بەڵام هیچ ئەگەر ئەنجامی هەبایە ئەمڕۆ ئەم هێرشە نەدەکرا. مەترسیاکی تری گەورە هەیە کە طبعا لەم خۆلەی پەرلەمانی عێراقیش ئەو گروپانەی کە بە تایبەتی لە
لیستی تروری امریکا دانن توانیانه چندین کرسی زیاتر ل 60 کرسی بینن اوانه که چکدارن اوانه که کاری تروریستیان کرده لیستی رشن یعنی مترسیه امریکا براس در چو که امانه نفوذکی باش لپارلمانی دهاتو دبینن طبعا ام گروپانه پیان طبعا خوش نیه که هرمی کردستان او پیشکوتنی به پیش خویا و ابینه به او 5% بودجه که دیتن لکاتێک دا کە کارەبای 24 ساعتی نە لە تاران هەیە نە لە بەغا هەیە لە نەشام هەیە بەڵام هەرێمی کوردستان سەرڕای ئەو فشارە زۆرەی کە لە سەریەتی حکوومەتی کاک مەسرور توانیە بە هەموو ئەم فشارانە هەم کارەبای 24 ساعتی تەمین کات بە هاوڵاتیانی خۆی هەمیش ئاوی 24 ساعتی طبعا ئەمە یەکێک لە فاکتەرانەیە کە بە دڵی ام ناحزانی کرد نبویه که اما ببینن لبر اوی که توشی یعنی رخنه گرتن بونه للیان هاولاتیانی خویه وکو پیامنری کی 24 باسی کرد یعنی دنگ درکانی جنوبی عراق وسطی عراق یعنی داوای او خدمتگزاریه کن که دهوکو هولیر و لحرمی کردستان با هاولاتیان يعني حياتي يعني اوش يعني شتكي بسيطه او كهرباء كذا بتامين بكريتن اما بشكي كيشكه يعني همو بشي كيشكه نيه يعني امانه بلن ولاتي دياري ناوچكه يعني دايويتن فشاركاني لسر حريم زياد بكاتن بله بو اوي كديسان كباسمان كرت حكومتكي پله پله شیعی نزدیکی ایران باشە کاک ڕزگار ئەگەر ئەمە گوشارە بۆ سەرهەرێمی کوردستان بۆچی ینی کەڵگەی گاز دەگرن بە ئامانج بۆچی هێرشەکانیان وەک چەند جاریتر لە فڕۆکەخانەی سلێمانی لە ناو فڕۆکەخانەی هەولێر ینی لەم ناوچانە هێرشیان کردو بۆچی ئەم جارە کەڵگەی گازی کۆرمۆریان بە ئامانج گرت بەڵێ پرسیارێکی باشە ئەمانە ئەمە یەکەم کارتی فشاریان نییە بەکارهێنەوە کارتی فشاری موچەیان بەکارهێنەوە چەندین ساڵە دژی هەرێم بودجەی نانوقوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان وەکو کارتی فشار بەکارهێنەوە کە تا ئێستش یعنی موچە بووە لە هیچ شوێنێکی دنیا نییە کە موچە ببێتە نوچەی بەپەلە کە کەی دێت کەی نایەتن کێ وەڵام ئەداتن ئەمە هێڕشکردن و بڕینی دەماری اقتصاد یعنی کارەبا ئەوەیە کە فشار لەلایەن هاوڵاتیانەوە لەسەر حکوومەتی هەرێم دروست بێتن یعنی بۆ ئەوەی کە بڵن ناوەڵا ئەمە حکوومەتێکە ناتوانێت خدمەتگوزاری بە هاوڵاتیانی خۆی بگەێنێ یعنی ئەمانە هیچ جار بە پێشکەوتن ئەم لایەنانە حەناحەزانی کورد هیچ چاویان بە پێشکەوتنی کوردستان خۆش نابێ یعنی دائما حەز دەکەن کە هەرێمی کوردستان کوێلە بێ محتاجی بەغا بێ هەمیشە تەسلیمی داواکاریەکانی بێ ئەنێ هەموو ئەو فشارەکانی تر ئیرادەی گەلی کوردی کەم نەکردووە یعنی خەڵکی کوردستانی عێراق گەلی کوردستانی عێراق زۆر ماندووبوونێکی زۆریان دیوە لەلایەن دەسەڵاتدارانی بەغاوە یعنی بەغا هیچ باوەری بە دانی ماف بە زۆر ئەوانەی کە دەیانگوت معارضەنە ئەگەر نەفتەستیم بکەن موچە دێت نە موچە هات فشارەکان هێشتا زیادتر بوون ئاویش قەتعاکەن ئەگەر بەدەستیان بێ ئەوە کارەبایەشیان قەتیان کرد ئەگەر پێیان بکرێتن هێڕەش دەکەن وەکو سەرۆک بارزانی گوتی ئەنفاری ترش بەسەری ئێمە دێن یعنی ئەمانە بەڵام بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان نیشانی دنیای دەرەوەدا کە فاکتەری سەقامگیریە لەم ناوچەیە پشتگیریەکی نێودەوڵەتی زۆر گەورەی هەیە ینی فشارەکانی نێودەوڵەتی زۆرن لەسەر حکوومەتی بەغا بۆ ئەوەی کە بتوانێت ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بکات بۆ ئەوەی کە ڕێگیری لە ئەم دەستدرێژیانە بکاتن لەسەر هەرێمی کوردستان یعنی ئەم ناوچەی کە لە 2011 و 2010 وەرە ئاگیری بەربووە
هەرێمی کوردستان ئەم ناوچەیە توانیە بە کەمترین ئیمکانیات بە کەمترین پشتگیری بپارێزێت و هاوڵاتی ئەنی خزمەتگوزاری بگەینێ هاوڵاتیانی خۆی. کاک ڕزگار ئەو هێرشەی کە کراوە ینی جگە لە دەستی کاری نێوخۆیی کۆمپانیای ئیماراتی لەوێن کۆمپانیایەکی گەورەی وەکو داناغاز و هیلالی ئیماراتی لەوێ کار دەکەن پێتان وایە هەڵوێستی هاوبەشە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان لە دوام هێرشە چۆن دەبێت؟ بەڵێ وەکو باسمان کرد هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر گرنگی هەیە ئەگەر بە چاویش تەماشا بکەن زیاتر لە 40-50 نوێنەراتی و قوسڵخانەی وڵاتانی گرنگی دنیا 5 لەوانە ئەندامی دائمی ئەنجومەنی ئاسایشن کە لە هەولێرن نوێنەری UN لەوێرە یونامی لێرەیە هەرێمی کوردستان لە زۆر وڵاتی خاوەن سەروەری و سربەخۆ زیاتر پەیوەندی دیپلۆماسی هەیە ئەمانە هەمیشە ئەم ئەگەر لە دەستپێک خەڵکێکە لەوانەیە لە هەرێمی کوردستان بڵێت هیچ بۆ ئێمە ناکرێتن ئەمریکا و هاوپەیمانان بەڵام وان نییە ئەگەر ئەم فشارانە نەبێتن ئەمانە هێرش دەکەن هێرش بە هەر بیانوویەک بێ دیتمان لە کاتی دوای ڕفراندوم چۆن بە بڵێن تانکی ئەبراهامس هێرشی هەرێمی کوردستانیان کرد ئەمانە باوەری بە فدرالیان نییە تا ئێستا هەموو سیاسیەکانی عێراق لە شیعە و سونە عەرەب بگرە ئەڵێن لە کاتێکدا کە ئێمە فدرالیمان قبول کرد وەزعێکی حساس بوو لە بارودۆخێکی تایبەت داین ئێمە ئەگەر ئێستا پێیان بکرێتن ئەو فدرالی کە بەناو لەسەر وەرەقە و دستور هەیەتی حەز ناکەن هەبێتن بەڵام لەبەر ئەوەی کە غاز و گاز و نەوت ئەمە بڵێن کەرستەیەکی نێودەوڵەتیە ئێستا تەداخلی نێودەوڵەتی زۆرتر ئەبێتن ئێستا حتا بەدەستی هەرێمی کوردستانیش نییە ئەم بردننی چۆنی غاز و گاز و نەفت بۆ دەرەوەی وڵات لە هەرێمی کوردستان کارتێگردنی نێودەوڵەتی هەبێ من چاوەڕێ کاتاتێ بڵێ ئەوانەیە و هێرشان ئەنجام داوە یاریان بە ئاگر کردووە چ بەرامبەر هەرێمی کوردستان چ بەرامبەر هاوبەشە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان بەداخەوە کاک ڕزگار پێم وابێ پەیوەندیمان پچراوە لەگەڵ یا تا و کاتێ ئامادە دەبێتەوە هاوکارم بێوار حلمی لە دوهۆک لەگەڵم دەبێت دیارە بێگومان لە کێڵگەی کۆرمۆر کە لە سنووری چەمچەماڵ لە سنووری پارێزگای سلێمانی ئەم هێرشان جام دراوە بەڵام کاریگەریەکەی بەداخەوە لەسەر هەموو هەرێمی کوردستانە وەک بەڕێوەبەرەتی دابشکردنی کارەبا ئاماژیان پێکردووە کە 5 کاتژمێر کارەبایی دیدابین دەکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاک ڕزگار ئەگەر ئامادە بیت لەگەڵم پرسییم کەواتام ئەوەی ئەم هێرشانیان ئەنجام داوە یاریان باگر کردووە چ بەرامبەر بە هەرێمی کوردستان چ بەرامبەر بە هاوبەشە نێودەوڵەتیەکانیان یاریان باگر کردووە لە کاتێکدا کە پەیامی ئیدارەی ترامپ و نێردەری تایبەت ئەمریکا مارک ساڤایە ئەوە بوو کە دەبێ حەشەدی شەعبی داماڵێت لە چەکەوە ئەمە دیسان ئەمەی ڕائەگەینێ کە ئەم گروپانە مەترسی لەسەر عێراق و ناوچەیان هەیە کە ئەمە بڵێن ئەم ڕووداوە ئەو چەندە تەکید لەسەر ئەوە ئەکات لە مشنی ئەمریکا کە ئەم بابەتە بە جدیتر وەربگرێتن کە بە تایبەتی کە گوتمان ئێستا ئەمریکا دوای ئەوەی سەرۆک وەزیرانمان لە مانگی 5 لە واشنگتن دوو ڕێکەوتنی استراتێژی بەرهەمێنانی غاز و گاز لەگەڵ دوو شەریکەی HKN ئەمریکی و زاگرۆسی وێسترن زاگرۆسی ئەمریکی ئیمزا کرد ئەمە وای کرد کە ئەمریکا بێتە ناو هاوکێشەکەدا ببێتە پارێزەری ئەم شەریکانە ئێستا لۆبی دەکەن ئەوانەی کە ئەم ڕێکەوتنیان لە هەرێمی کوردستان کردو چکە منتەقەی سلێمانیە ئەو بە تایبەتی ئەو دوو ڕێکەوتنانە ئێستا دێنێتە سەرخەت ئەمانە لۆبی لە وەزاراتی دەرەوە لە کۆشکی سپیەکەن بۆ ئەوەی کە فشار زیاتر بێ یەکێک لە بڵێن کارەکانی سەرەکی مارک ساڤایە نێردەری ئەمریکا ئەوە
ئەوەیە کە گروپەکانی حەشەدی شعبی چەکیان داماڵێت و بێنێتە ژێر دەسەڵاتی سەرۆک وەزیرانەوە و ئەوەی بڵێن ئەرکی دووەمی ئەوەیە بڕینی دەستی ئیرانە لە کێشە ناوخۆیەکانی عێراقدا هەروەها ئیسەیەم ئەوە کە تا ڕادەیەک ڕێگە بە عێراق دراو بوو کە غاز و بڵێن گاز و لە کارەبا لە ئیران بکڕێ بۆ پێداویستی خۆی کە حەز دەکات ئەمەش ببڕێ بە ڕێگای وڵاتەکانی کەندا و یارمەتی عێراق بدات بۆ ئەوەی کە ئیران هیچ کارتێکردنی لەسەر نەبێ یعنی ئەمانە هەموو ئامانجەکانی ئەم نێردەرە تایبەتیە کە چاودێری ئەم دۆخە باش ئەکات یعنی ئەمە ڕاستە لە کورد مەودادا خەبەرێکی زۆر ناخۆشە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام لە دوور مەودادا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا زیاتر بێنە ناوخەت و ڕێگریەک لەم گروپانە بکرێتن کە لە دو ڕۆژدا ئەم هێرشانە نەتوان ئەنجامی بدەن لە دو ڕۆژدا ئایا ئەوەی کە ئێستا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ڕاگەنراوەکەی داوای کردووە کە دەڵێت داوا لە هاوبەشە نێودەوڵەتیەکانمان دەکەم سیستمی بەرگری پێویستمان بۆ دابین بکەن بۆ بەرگریکردن لە ژێرخانوان ئەم سیستەمە بەرگریە دەدرێت بە هەرێمی کوردستانیان نا؟ بەڵێ ئەم هێرشە شەرعیەتی زیاتر بە داواکاری جەنابی سەرۆکی حکوومەت ئەداتن کە وڵاتێکی بەتایبەت ئەمریکا کە سیستەمی بەرگیری بەهێزی هەیە بڵێن ئەم خاڵە نیقاشی لەسەر بکاتن چونکە ئەمە بڕیارێکە کە دەبێتن سەرۆکی ئەمریکا لەگەڵ کۆنگرێسی ئەمریکا هەردووکیان ینی موافقەت بکەن بۆ ئەوەی بتوانێتن سیستەمێکی بەرگیری بۆ هەرێمێکی فیدرال نەدەوڵەتێکی سەربەخۆ دابین بکەن ینی چەند پرسیارێکی تر لێ هەیە کە ئەمانەش دەبێتن ڕاست بکرێتن بەڵام ئێستا لۆبیکردن بۆ ئەم پرسە زۆر گرنگە کە ئەم شەریکاتانەی کە باسمان کرد HKN و وست زاگرۆس هەردوو شەریکاتی ئەمریکی کە بڵێن ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێمیان ئیمزا کردووە ئەمانە ئێستا ڕۆلیان دەبێت بۆ بڵێن دەستپێکردن بە لۆبی بۆ ئەوەی کە داواکاری سەرۆکی حکوومەت بەجێ بێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان یعنی ئێستا کە ئەتۆ کاتێک ئەم گەورەترین قۆنسڵخانەی خۆت لە هەولێر دەکەیەوە لە هەمان کاتێشتا دەبێتن سیستەمی بەرگیریەکی بەهێز بۆ ئەمە هەبێ کە بەرهێنانی 110 میلیاری ئەەکەی کە بەرژەوەندی نیشتیمانی ئەمریکا تایە دەبێ پاراستنی ئەم بەرژەوەندیانە بیکە نە لەبەر کوردستان ئەنێ لێرەدا بڵێن ئەم بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا یەک ئەگرێتن بۆ ئەوەی کە لە دووە ڕۆژدا بتوانێن ئەم موافقەتی سیستەمی بەرگیری بێنن بەڵام ئەوەی کە زیاتر گرنگە ئەو ئەرکی نێردەری تایبەتی ئەمریکایە بۆ عێراق کە یەکێک لەم خاڵانە چەکداماڵنی حەشەدی شعبی و ئەو گروپانەیە کە کاری تروریستی ئەکەن یعنی بە دقیقی 6 لەمانە لە ناو لیستی تێرۆری ئەمریکا دانن کە بە بەڵگە بەڵام کات ڕزگار بەشێک لەو گروپانە ینی ئێستا دەنگێکی زۆری دەنگدەرانیان بەدەستێناوەوە ژمارەیەکی زۆر لە کورسیەکانی پەرلەمانیان هەیە ئایا دەتوانرێت چەک لەم گروپانە وەربگیرێتەوە یاخود بخرێنە ژێر چەتری وەزارەتی بەرگری و ناوخۆی عێراقەوە یاخود کارێکی زەحمەت دەبێت؟ بەڵێ وەڵامێکی بەسیتی ئەگەر ئەم پرسیارەکەت بیدەم بێ فەلسەفە دەماری عێراق لە دەستی ئەمریکادایە چۆن لە 2003ەوە کە نفتی عێراق دەفرۆشرێتن پارەی نفت ئەڕۆتن حسابێکی بانقی ئەمریکی لە نیویۆرک ئەمریکان ریزەرڤ بانک
ولو كات هذاك ل 2003 ترسا بو كإيران وأمريكا بلن كويت وولاطاني تر داوای قرضی خوی لعراق بکن او کاتا حکومتی عراق ڕێککەوتنی لەگەڵ ئەمریکا کردووە کە هەموو ئەم پارەیە لە ژێر دەستی ئەمریکا دابێت حکوومەتی ئەمریکا ئەنی بە یەک تەلەفۆن دەتوانێت دەماری عێراق ببڕێت ئەو پارەی کە بە تیارە و بە حواڵە ڕەوانە ئەکرێتن نەنێرێت ینی ئەمە یەکێک لە کارتە فشارەکانی ئەمریکای زۆر بەهێزە و چەند جاریش لە دانوستاندن لەگەڵ بەغا واشنگتن ئیشارەتی بەم حتا لە بابەتی ناردنی نفتی هەرێمی کوردستانیش بە گۆرەی ئەو ژێدەرانەی کە من دیتومە لە پشت پەردە ئینذاری ئەوەیان داوە کە ئەگەر نفتی هەرێمی کوردستان ناڕواتن ئێمە لەو پارەی نفت لە نیویۆرکەوە مباشر ئەو بەشی بودجەی هەرێم بۆیان دەنێرین یعنی بڵێن ئەمە وەکو کارتێکی فشار لە کاتی خۆیدا بەکارهێناوە ئایا دەتوانێتن ئەو حکوومەتی داهاتوو ئەگەر بەم داواکاریەکانی ئەمریکا جێبەجێ نەکاتن دووچاری زۆر فشاری زیاتر ئەباتن و حکوومەتی عێراق بەخۆ حکوومەتێکی شکستخوارووە بە گوێرەی ئەو پێوەرە نێودەوڵەتیەکان یعنی یەکێک لە وڵاتانە لەگەڵ لوبنان و زۆر وڵاتی تریش لەبەر ئەمە ئەو حکوومەتەی داهاتوو دەبێ ئەم داواکاریەکانی ئەمریکا جێبەجێ بکاتن کە یەکێکیان هەروەها بڵێن ئەمریکا توانی لە خۆلی پەرلەمانی عێراقی ئەم دوایەدا ئەو یاسایەی حەشەدی شەعبی لە پەرلەمان دوور بکاتن چونکە ئەوانە بڵێن یاسایەکیان ئامادە کردبوو کە هێزەکانی حەشەدی شەعبی لەسەرەوەی حکوومەت و دەوڵەتی عێراق ئیشی خۆیان بکەن وەزارەتی داخلی خۆیان هەبێ دەستگای ئەمنی خۆیان هەبێ و مداخلەی هەموو ژیانی ناوخۆیی و سیاسەتی دەرەوەی عێراق بیکەن یعنی ئەمریکا لەو کاتە توانی ڕێگری لەمە بکاتن و جەنابی تیشگوتی ڕاستە زیاتر لە 60 کورسیان ئێناوە ئەم جەماعەتانە بەس ئەم جەماعەتانە موچەی ئەمانە پارەی ئەمانە هەموو لە ئەمریکا دێتن یعنی ئەم بڵێن سەرۆکوەزیرانی داهاتوو یەکێک لە واجبەکانی ئەوەیە کە داواکاریەکانی ئەمریکا ئەنجام بدات یانیش دووچاری سزای تون دەبێن جا ئەوە شەبینین بزانین چۆن دەبێت زۆر سپاس دەکەم سپاس بۆ شرۆڤەکانت بەڕێز ڕزگار حەمید شەریف پسپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە ئیستانبوڵەوە میانی کوردستان 24 بووی ماندوو نەبی دەستخۆش